ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ دەمێ وەک وەفایەک بۆ خوێنی شەهیدان و وەک وەفایەک لە بۆ چەند ساڵی قوربانیدانی هێزی پێشمەرگەی کوردستان دەنجی خۆم بە بەڵێ بدەم. هیوادارم هەموو کوردێکی بە شەرەف و بە زەمیر دەنجی خۆی بە بەڵێ بدات. پێم وایە ڕێفراندۆم باشترین چارەسەرە بۆ هەرومەرجی ئێستای کورد یاخۆت گەلی کوردستان با بڵین، چونکە من کەوەکو تاکە کەس پێم وایە کە ئەو شەراکەتی کە ئێمە پێمان وا بۆ حکوومەت ئێمە پێوانەوە بوو کە لە بەغدا دروست دەکراوە، حکوومەتێکی تائیفی دینی هیچی بۆ کورد تێدا نییە. لە ڕۆژی 25 نۆی 2017 کە ڕۆژێکی مێژوویە، هیوادارم خەڵک بە هەموو شێوەیەک ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکات بە بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان، بۆ ئەوەی جیا ببینەوە لەو عێراقی کە مێژوویشی تاڵمان لەگەڵی هەیە. من دەنگ بە بەڵێ دەم لەبەرەوەی ویزدانم قوبور ناکە دەنگ بۆ نەخێر بدەم، واروها لەو باوەڕدام هیچ کوردێکی بە شەڕەف ویزدانی قوبور ناکە دەنگ بە نەخێر بدەم. هەمومان لەگەڵ بەڵێ داین، چونکە بەڵێ بۆ کوردستانە بۆ هەمومان، بۆ هیچ حیزبێک و لایەنێک نییە.